وەکو عەرزم کردن سەنتەری شاری کۆیەوە لە ناوەڕاستی بازاڕی شاری کۆیەیە و وەکو بڵێن بازاڕی قەیسەری لەگەڵ مزگەوتی گەورە بەیەکەوە دەبەسترێتەوە. هەر تەبان لەوانەشە هەر لەو سەردەمە و لەگەڵ یەکێش دروست کرابێتن مزگەوتی گەورە و بازاڕی قەیسەری و بازاڕی قەیسەریش تەبعاً کاتی خۆی خان هەبووە وەکو بڵێن فندەقی ئێستا لە هەموو شوێنێکەوە خەڵک کاروانچی هاتووە لەو شوێنە ئیسراحەتی کردووە لەم خانانە ئیسراحەتیان کرد و هاتووەتنە مزگەوتی گەورە. یعنی هەموو شوێ خەڵکەکەیان لە بازار ئیشێکیان هەبوو بێکارێکیان هەبوو بێ لە دوایی هاتوتنە مزگەوتی گەورە و ئیسراحەتیان کردووە. بۆیە مزگەوتی گەورە ئێستاش لە ناو بازارە بۆیە خەڵکی دوکانداری ناو بازاڕیش تەمەشا دەکەین یعنی ئیتر کابرا دوکاندارە و لە بازارە و کاتی نوێژ یەکسەر دێتە ناو مزگەوت و نوێژەکەی دەکا و دەڕواتەوە و دوو دەرگاشی هەیە دەرگایەکی ناو قەیسەریانی پێدەگوترێ و دەرگایەکی تریشی پێدەگوترێ ئەمە وە دەرگایەکی کەش کراوەتەوەی شەر لە بۆ با بڵێن نوێژی ژنان و ئەوەیە ئەو دوو دەرگایەی هەیە بۆیە وەکو بڵێن شتێکی زۆر باش و چاکە بۆ ناو بازاڕی شاری کۆیە ئەو مزگەوتە بۆیە هەموو خەڵک ئیسیفادەی لێ کردووە هەم لە قەدیمەوە و ئێستاش خەڵک ئیسیفادەی زۆری لەو مزگەوتە کردووە و دەکا چووکە لەبەر ئەوەی لە ناوەڕاستی بازاڕە. دیزایانی دروستکردنی ئەو مزگەوتە دەگەڕێتەوە بۆ مزگەوتی پێغەمبەر لە مەدینە عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی وەکو چۆن ئەگەر ملاحەزەتان کردبێ ئەوەی کە چوو بێتن مزگەوتی مەدینەیان بینی بێ و مزگەوتی گەورەش تەمەشا دەکەی یەک دیزاینە یعنی لەسەر دیزایانی ئەو دروست کراوە لەسەر شێوەی ئەو دروست کراوە و بەو شێوەی وا لێ هاتووە بۆیە ئەو مزگەوتە وەکو بڵێن نەکە هەڕەمەشی دروست کرابێ نەخێر یعنی لەوێەوە کە ئەو چۆن دروست کراوە بە هەندێک سەیەکی ڕێک و پێک وەکو تەقلیدی ئەو مزگەوتەی مەدینە دروست کراوە. بەڵێ ئەو مزگەوتە وەکو عەرزم کردن وەکو زانکۆیەک بووە فەقەی زۆر بووە مامۆستای جەنابی مەلای گەورە تەدریسی زۆری تێدا کردووە. یەک لەوانە کە لەو مزگەوتە با بڵێن تەخەڕوجی کردو مامۆستا عەبدولقادری گۆبتەپەییان پێدەگوت و هەروەها مامۆستا مەعسووم کەوە بابی دکتۆر فوئاد مەحسووم و دکتۆر خدر ئەوانە ئەویش لێرە ئیمام و خەتیبی کردووە و لێرەش تەخەڕوجی کردووە و لە بەردەستی جەنابی مەلا ئیجازەی عیلمی وەرگرتووە ئیجازەی زانستی وەرگرتووە زۆری کەس هەیە لەوانە یەکێکی تر ناوی مامۆستا محەممەد ئەویش خەڵکی ئۆمەرگومەت و ئەوانە بووە ئێتر خەڵکەکی زۆر لێرە پێگەیشتووە و ئیجازەی عیلمی وەرگرتووە. وەڵاهی بە دەقیقی مزگەوتەکە عنی ڕوبەڕەکەی نازانم چەندە بیزار بەڕاستی بەس لەوانێ بڵێن لە 1000 مەتر زیاترە بەس لە یەک حەڕەم پێک دێکەوە یەک ژوورە و هەیوانێکی بەسەرەوەیە. من بۆ خۆم تەبان ئەوەم کردووە کە ژوورەکە بڵێن حەڕەمی مزگەوتەکە جێگای 800 نوێژخوێنی دەبێتەوە جێگای 800 نوێژخوێن بەبێ هەیوانەکە هەیوانەکەش جێ نەبێتەوە جێ 150 کەسی نوێژخوێنی لێ دەبێتەوە یعنی تقریبان دەوری 1000 کەسێک دەتواندرێت لە مزگەوتەکە نوێژ بکە بە تایبەتی بۆ ڕۆژانی جومعە. واروەها چەند قاعەیەکی هەیە وەکو گوتمان لەسەرەوە قاعەکان دروست کراون بەڵام ئێستا قاعەکان وەکو بڵێن فەرامۆش کراوە نوێژی تێدا ناکرێت لەبەر ئەوەی مزگەوتی کە زۆر هەیە خوتبەی کە زۆر هەیە خەڵک لە چێتە شوێنی کە و کەمتر خەڵک دێتە ئێرە ئەوەندێک کەوا دێ لە حەڕەمەکە جێی دەبێتەوە و هەروەها حەوزێکی بۆ کراوە دوو جێگای دەستنوێژی هەیە ئەم حەوزەکە لە ناوەڕاستی حەوشەکەیە و شوێنێکی تریشە ئەوی شەر جێگای دەستنوێژە و هەروەها وەکو بڵێن بارەگای لقیەکێتی زانایانی شەر لە ناو مزگەوتی گەورەیە ئیکۆیە و لە بنیشەوە قاعەیکە هەیە بۆ نوێژی ژنان و ئەوانێکەوا دێن بۆ خوتبەی جومعە. تەبعاً لەبەر ئەوەی ئەو مزگەوتە بۆ بەردانە دروست کراوە دیوارێکی پانیشی هەیە عادەتەن بە قسڵ و جێز دروست کراوە ئەویش هەم بۆ گەرمای هاوین هەم بۆ سەرمای زستان زۆر بەسوودە یعنی جاری وا هەیە زۆر گەرمایە لە دەرەوە بەڵام کە دەستچێ ژووری مزگەوت بەبێ ئەوە هیچ پێ بێ هەز بە فێنکایەتی دەکەی دیسان لە جستانانیش بە هەمان شێوە هەز بە گەرمی دەکەی و یعنی هەز بە
سەرمایە ناکەی. بۆیە ئەو دیوارپانیە و دروستکردنی و سۆنیەتی دروستکردنی دیوارەکە تەسیری کردووە لە گەرما و سەرمای مزگەوتەکە.